فەرماندەیەکی مەیدانی پێشمەرگە ڕایدەگەیەنێت فەرامۆشکردنی ئۆپەراسیۆنی حەویجە لەلایەن بەغداوە بۆتەوەی زیادبوونی پەلامارەکانی داعش لە ناوچەکانی تەماس و ئەمەش زیانی بە خەڵکی مەدەنی و هێزی پێشمەرگەش گەیاندووە. یەکێک لە خاڵەکان دەگەڕێتەوە بۆ شکستەکانی داعش کە لە سنوورەکانی تر بەسەریان هاتووە لە منطقەی مووسڵوانە بەشێکیان ئێستا هاتوونێتەوە منطقەی حەویجە و حەویجەش یەکێکە لە ئەساسترینی ئەو خاڵانەی کە تا مانەوەی تا ئێستا وای کردو کە داعش بتوانێت دەستی بەو شوێنانە بگا. ئەمە دوو شێوە خۆیان نیشانەدن داعش خاڵێکیانەوەیە تاکو ئێستا بە خەڵکی ئەم ناوچانە بڵێن ئێمە هەین هەر کاتێ بمانوێ شتێ بکەین لە هەر شوێنێک بێ ئێمە توانامان هەیە و لە توانای خۆمانین. خەڵێکی تری بۆ هێزە بەزیوەکانی خۆیانە کە بڵێن تا ئێستا مبادرە یاخود هەر کارێک کە ئێمان جامی بدەین لە دەستی ئەمێ و داعش بە قووەتە. بەڵام لەگەڵەوە شابە پێی هەموو ئەو سەر چاوە زانیارانە و ئەو کاریانەی کە ئێمە کردومانە داعش ئەو توانایی نەماوە هجومی گەورە بکە ئێستا دەستی کردووە بەم کارە تێکدەرانەی کە هەیە بەداخەوە خەڵکی سڤیل و خەڵکی بێتاوان تایە لە ناوەچێت. سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک شای دەگەیەنێت دۆسیە ڕزگارکردنەوەی حەویجە خراوەتە دو ناوچە لە عێراق و ئەمە شۆکاری سیاسی لێ پشتەوەیە. حەویجە بەواتای مەساحەیەکی زۆرە. حەویجە بە خەتە گشتەکەی 90 کیلۆ درێژیەتی 70 کیلۆش پانیەتی ئەگاتە سنووری تکریت و سامڕا لەسەرشەوە هەولێر و مووسڵی شەگرێتەوە. ئەم سنوورە هەمووی بەنیازن دەوڵەتی ئیسلامی بەنیازە ئەم شوێنە بگۆستنەوە ئێرە جێگای داخە و حکوومەتشی ناوەندیش مەجالیان پیان دەکەوە بێنە ئەم سنوورەوە و ئیشکارەکان تا ئێساکە حکوومەتی ناوەند کەس نازانێ نائێڵێت لەگەڵ هاوپەیمانانە قسە بکرێ و ئازاد نەخۆشیان هیچ بەرنمەیەکیان نییە بە حەویجە جێگای داخە تەنها ئێش و ئازارەکە و ڕۆژ نییە تەعڕوزی هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتی مەعاناتمان هەیە لەبەرەوەی تهدید دەکرێن هەموو جەبهەکە لە ئاڵتن کۆپریتا دووس خورمات و جەبهەیەکی دوورودێژە بەڕاستی پێشمەرگای پارێزێ و ڕۆژ نییە ئەمە ڕوونەتە. وەک شەرزانی بواری سەربازی ئاماژەی بۆ دەکەن شکستی داعش لە مووسڵ و ناوچەکانی تر پێگەی داعشی لە حەویجە و حەوزەی حەمرین بەهێز کردووە و داعش بۆ بەرزکردنەوەی معنەویاتی خۆی لێرە و لێوە پەلامارەکانی ئەنجام دەدات و پەلامارەکانیشی لە سنووری داق و قودوبز و گوڵاڵە و خورمات و زیاد کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.